هۆشیاری تاک بەرزکەینەوە هەموو کەسێ لە ئێمە دەمامک ببەستێ لەبەر ئەوەی خۆپە پارێزیە لەم ئافات و ڤایرۆسەی کە هاتووە بۆمان بۆی کوردستانمان دائیمەن هەر باش و سەرکەوتوو بین ئینشاءالله دوور بین لە هەموو ناخۆشیە هەموو ئافرەتێک ئەبێ پارێزگاری بکە لە پاکوتەمیسی و ئەبێ دەست و پلی پاک بشوە دەست نەنی بە دەرگا و شوێنە گشتیەکانەوە بۆ ئەوەی دووربی لەم ڤایرۆسە. دەمامک مهمترین ڕێگایە بۆ ئەوەی کە ئاگادار بین لە ڤایرۆس کۆرۆنا لەگەشت مەثەلەن معقمی دەست يعني مثلا اگر هبيتون خوي يعني لبازار لحمو جايكا يعني مثلا لجيرفان دانش تشكي كتكيا هر ساعاتك ساعاتني وقت دست دا باش توقت كد لقى كذا دست التعقيم لكلي حكومة هرم كردستان ديارة لخمي هاولاتيانا وبلغشوان بو اما كبيني ما كامرو وروجاني بيشوتريش زور بقرنجي وبأهميته ڕێنمایی دەرەکا بۆ ئەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی خۆشەویست بە دوور بن لەو ڤایرۆسە و داواشەکەم لە هاوڵاتیان کە خۆیان بە دوور بگرن لەوانەی کە لە دەرەوەی وڵات دێن بە تایبەتی لە وڵاتێکی وەکو ئێران وڵاتەکانی تر چونکە دیارە ئەوانە هەڵگری ئەو ڤایرۆسیان پێوە دیار بۆ لە چەند شارێکی ئێران.